خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. لە ئێستادا عێراق لە چاوەڕوانی دروستکردنی حکوومەتێکی نوێیە بۆی بتوانێت داواکاری و خواستی خەڵک جێبەجێکە. ئەوەی پرسیارە لای شەقامی عێراقی و بەهرێمی کوردستانیشەوە ئایا ململانەی ڕەوتی سەدر و مالیکی بەکوێ دەگات؟ کورد لە چوارچێوەی ئەو ململانەیە بەرەوکوێ؟ هەنگاوەکانی هێزە کوردەکان لە چوارچێوەی پێکەنانی حکوومەتی داهاتوودا بەرەوکوێ؟ زامن و گەرانتی سەرکەوتنی کورد لە حکوومەتی داهاتوو لە چیدایە؟ هەنگاوەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حەزبێکی سیاسی لە عێراق و کەرکووک و بە ناوچە جێناکۆکانەوە بەرەوکوێ؟ هەموو پرسیارانە لا پانۆراماتە ئاراستەی بەڕێز ڕزگار حاجی حەمە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین. کاک ڕزگار زۆر بەخێر بێ. سوپاس بۆ بەشداریت لە پانۆرامە. سەرەتا دەمەوێت لەو دەست پێ بکەین وەکو پرسیاری لە پێشەشیدا کردم، گەرانتی سەرکەوتنی کورد لە چیدایە؟ بەدڵنیاییەوە ئیستا ئێمە لە بەردەم هەڵبژارنێکی تازین ئەنجامەکانی بەشێکی ئیعلان کراوە. ئێستا کە ماوەیەکی ماوە، چونکە ئەم ماوەی کە بۆ تەعون و لایەنە سیاسیەکانی کە تەعونیان کردو هێشتا ئەو ئەنجامانەی کە دەرچوو ئەنجامی کۆتایی نییە. ڕەنگ بێ گۆڕانکاری بێت لە بەشێک لە زۆربەی زۆری پارێزگاکان بەسەر کاندیدەکان، بەڵام کورد لە هەموو حاڵەتەکاندا کە هەموو لایەنە سیاسیەکان باشتر وایە بۆ بەشداریکردن و بۆ وتوێژ لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراق بە یەکڕیزی بە یەکدەنگی هەوڵەکانی خۆیان یەک بخەن، داخوازی داواکاریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان کە پێویست دەکات لە بەرنمەیەکی هاوبەش مشتەرەک لە نێوان هەمویان بە پرۆژەیەکی هاوبەش بڕۆنە بەغا بۆ ئەوەی لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان بەیەکەوە داکۆچی بکەن لە پێداویستی و داخوازیەکانی خەڵک. باشترین ڕێگە کە یەکڕیزی هەموو قوارە سیاسیەکانی کوردستانە، تەنانەت ئەوانەی کە کورسیشیان بەدەستنێنەوە. بەڵێ باسی دەرەنجامەکانی هەڵبژارنت کرد، بۆچی پێ دوایە مەسەڵەن گۆڕانکاریان بەسەردادی هێشتا؟ ئیستا ئەو ماوەی کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکانی عێراق دیاری کردووە بۆ ماوەی تاعەن بژمارەیەکی زۆر لایەنە سیاسیەکان ئەو کاندیدانەی کە هەیە کێشە و گیر و گرفت هەیە لە دەنگەکانیان لە هەندێک لە زۆربەی زۆری ناوەندەکان مافێکی یاسایی خۆیانە کە ماوەی تاعنیان بۆ دیاری کراوە. ئێستا و تاعنانە لەژێر لە لای کۆمیسیۆنە سا دراسە دەکرێت، لیژنەکان پێک دێت. لە چەند ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک ئەو سندوقانەی کە کێشەی لەسرە بە پێی یاسا ئەو سندوقانە ئەکرێتەوە بەدەست بژێر دەکرێتەوە بەدەست بۆ ئەوەی ئەگە کێشە و گیر و گرفتێک هەبێت یا مافێکی کاندیدێک هەبێت کە تاعنی کردو مافەکەی بۆ بگەڕێتەوە. ئەو ساکە کە دوای ئەوەی هەموو ئەو تەعونانە تەواو بوو، کۆمیسیۆن مسادقەی کرد لەسەر ناوەکان و بەرزی کردەوە. محکەمەی ئیتیحادی عێراقی ئیمزای لەسەر هەموو کاندیدەکان کرد. ئەو ساکە ئەمە کۆتایی یاخود ئەو ئەندامانە ئەندامی ڕاستەقینە. پێت وایە گۆڕانکاری هەبێت لە پارێزگاکانی هەرێمی کوردستان؟ لە هەموو ئەو شوێنانەی کە هەیە هەموو کاندیدێک، هەموو مخەوەلێکی سیاسی قوارێکی سیاسی کەن تاعنی تەقدیم کرد بێت بەڵگە و دیکۆمنتی ڕاستەقینەی پێبێت لەسەر کێشە و گیر و گرفتێک لە وێستگەیەک لە بنکەیەکی دەنگدان، کۆمیسیۆن ئەرچێتی بە دوواداچوون بکات، وردەکاری بکات، لەکوێ خەلەل هەبێت ئەم خەلەلە چارەسەر بکات و مافی ڕەوای ئەو کەسە بگەڕێنێتەوە. بەڵێ هەرێمی کوردستانیش لە هەندێک پارێزگا کێشە و گیر و گرفتەیە ئیستا بە دوواداچوون دەکەن کە چونکە کۆمەڵێک لە کاندیدەکان تاعنی خۆیان کردو و شکاتیان کردو. یعنی ئەوە ئەوەی ئێستا هەیە، بەڵام نزیک دەبێت لەو نەتیجانە کۆتایی نزیکە بێ، بەڵام ئەم تەعون و بە دوواداچوون و ئەوانە ئەمە کاری لەسەر دەکرێت و پێشم وایە کە کۆتایی هات یاعلانیش دەکرێت. پێش هەڵبژاردن زۆر باسیەوە دەکرا ئەم حکوومەتە یان ئەم هەڵبژاردننی پێشوەختە چانسێکە بۆ عێراقیەکان بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بەتایبەتیش لە دوای ڕووداوەکانی ڕیفراندۆمە پێویستە کورد بە یەکگرتووی و بە تۆکمەی هەوڵدات بۆ ئەوەی بتوانێت پێگەی خۆی لە بەغدا بە هێزتر بکات. پێت وایە ئەم هەڵبژار نەتوانی مەسەلەن دەرەنجامەکانی ئەو ئارامیە یان ئەو دوا چانسەی لێ بەدیەکرێ بۆ عێراقیەکان؟ بەپێی ئەو ئەنجامی کە دەرکەوتووە تا ئیستاکە کە نەتایجەکەش کۆتایی نییە، ئەم هەڵبژاردنە کە ئەنجامدراوە ئەوەی کە ئیستا هەیە لە ساحی سیاسی عێراق کێشە و گیر و گرفت هەیە بە هەندێک لایەن هەیە، لایەنی سیاسی هەیە بە تایبەتی
جەماعەتی فەتح ڕازینین بەو ئەنجامە قبولی ناکەن ئیستا لە بەردەمی ناوچەی سەوز لە عێراق لە هەندێک شوێن خۆپیشاندانیان ئەنجام داوە ئەم ئەنجامیان پێ قبول نییە و هەندێک لایەنی سیاسی وەکو سائیرون کە کورسی زۆریان بەدەستێناوە ئەوان زۆر چۆن دەڵێ ڕازین بە ئەنجامەکەی و پشتیوانی لە ئەنجامەکەی دەکەن لە لایەکی تریشەوە دەوڵەتی قانون بەڕێز مالیکی کە ژمارەی کورسیەکانی زۆر زیادی کردووە تا ئیستاکە ئەویش وەکو مەسەرەن وەکو دەربڕینی داعوە لە عێراق ئەنجامی هەڵبژاردنەکەی بە ڕاشکایی بەڕوونی پەسەند نەکردووە خۆتانزان پەیوەندی نێوان فەتح و مالیکی نزیکن کە ئێستا ئەوان لیژنەیەکی تەنسیقی شیعیان دروست کردووە تەنها سەدر نەبێت هەموو کوتلە سیاسیەکانی تر داعوە فەتح عەسایب هەموو ئەوانەی کە گروپەکانی کە هەیە ئەوانە هەمویان بەیەکەوە لیژنیان پێکێناوە کۆبوونەوە ئەنجامدەن تەنانەت هەوڵەکەیان بۆ ئەوەیە کە سەرۆکی وەفدی وتوێژەکەش کە ئەو لیژنەی پێچیان هێناوە بەڕێز مالیکیە کاکرزگار مەسەلەن کورد وەکو وتم پاشەکشەی کردووە لە عراقدا بە تایبەتی لە حکوومەتی ڕابردوو بە ئاشکرا پێوە دیار مەسەلەن شەڕی گەورەی لەسەر موچە و بودجە دەکرد کە هەموو جارێش بۆی جێبەجێ نەدەبوو بە هەوڵێکی زۆر تاتوانێتی 200 میلیارد جێبەجێ بکە کورد چۆن دەتوانێت لەو ئەو هەڵبژاردنە بکاتە دەرفەتێک بۆی بتوانێت سەنجی خۆی پێگەی خۆی لەسەر پاکێز بێ نەوەک لەسەر پۆست و لەسەر بەشداریەکی ڕووکەشی ئەم جارە لەم هەڵبژاردنەدا خۆشبەختانە کورد بە گشتی هەموو قەوارە سیاسیەکان ڕێژەیەکی کورسی باشیان بەدەستێناوە ئەتوانم بڵێم هەر دەبێتە با بڵین خاڵی بەهێزی پێکێنانی حکوومەتی داهاتوو چونکە نە ئەو ژمارە کورسی کە سەدرریەکان بەدەستیان هێناوە ئەتوانن نە کوتلەی ئەکبەر و نە حکوومەت و نە سەرۆکوەزیرانی پێدا بنن نە بەدر و جەماعەتەکەی تریش کورد لەم ساحە سیاسیە کورد و سونەش لەم نێوەندا ئەتوان ڕۆڵی گەورە بجێڕن هەوڵ بدەن داخوازی خواستەکانی خۆیان جێبەجێ بکەن بەڵام بەمەرجێک پێشوەختە کۆبوونەوەی هاوبەش هەموو لایەنە سیاسیەکان بکرێت لە کوردستان وەرەقەیەکی سیاسی پرۆژەیەکی سیاسی هاوبەش هەموو لایەنە ئەو لایەنە پێویستیانی کە هەیە دیاری بکرێت ئامادە بکرێت کێشەی کورد هەر تەنها ڕاستە میزانیە ڕاستە موچە کۆمەڵشت بەڵام ئێمە کۆمەڵێک مەشاکیل و کێشەی تریش هەیە مەسەلەی ناوچە کێشە لە سەرەکان ئاراستاییکردنەوە پارێزگاری کەرکووک بە هەمان شێوە کێشەی مەسەلەی منطقەی شنگال خانەقین خورماتوو ئەم ناوچانش داخوازی پێداویستەکانی ئەم ناوچانە ڕێخستنەوەی ئەم ناوچانە و ئیزافەتەن لەگەڵ داخوازی ویستەکانی هەرێمی کوردستان هەموو لایەنەکان بەیەکەوە بیکەینە وەرەقەیەکی سیاسی دواشت کە بیری لێ بکەینەوە مەسەلەی پۆست و پلە و ئەوانەیە خۆ ئەوانیش گرنگن ئەوانش هەوڵ ئەتواندرێ خزمەت بکە بەو ناوچانەی کە لەوێ هەیە بەڵام ئێمە داخوازی استراتیژیەکانمان ئەوانە پێش بخەین داخوازیەکان بۆ ئێمە لە هەموو ساڵێ لە بەڕێکردنی بودجە پرۆژەی میزانیەی عێراق و بە تایبەتی بەشە بودجەی کوردستان ئێمە دەبێت چەندین وەفت بڕوا بێت چەندین مانگ تەنان لەسەر مافی ڕەوای خۆمان هەوڵی بە بدەین وەک ئەمەی کە ڕوویدا لە ڕابردوو هەواڵکا قوبات و لۆفدێک بە بەردەوامی لە بەغدا لە وتوێش لە کاتێکدا مافی ڕەوای خەڵکی کوردستانە بۆیە پێشوەختە ئێمە لەگەڵ هەر حکوومەتێک بمانەوێ پشتیوانی بکەین هەر سەرۆک وەزیرانێک دابنین پێشوەختە ئەو کێشە و گیر و گرفتانە لەگەڵ هەموو ئەو لایەنە سیاسیانی عێراق لە وەرەقەیەک بە ئیمزاکراوی بهێڵینەوە لە نێوانمان بۆ ئەوەی جارێکی تر تووشی ئەو کێشە و گیر و گرفتانە نەبێت لە جەولەیەکی دانوستان نا بەڵام جەولەیەکی ئارامکردنەوەی دۆخەکە لەلایەن پارتیەوە هەبوو سەردانی مەکتەبی سیاسی چێتیشیان کرد لە هەندێک لێدوانی مەکتەب سیاسیەکانی پارتی دموکراتی کوردستان و کاندیدە دەرچۆکانیان جۆرێک لە بۆنی استفزازکردنی لێدێ بەرامبەر بێچێتی مەسەلەن ئێمە گەر سەرۆک کۆمار بدرێتەوە بێچێتی خۆمان دیاری دەکەین پارێزگاری کەرکووک لە بەرامبەریدا بۆ ئێمە هیچێک لەمانە لەسەر زمینەی واقع لە چوارچێوەی کۆبوونەوەکان حتا لە دانیشتێکی و دیش بێت باسی لێوە کراوە من لەو کۆبوونەوەی بەشداریم نەکردووە بەڵام باس لەو بابەتانە نەکراوە ناو کۆبوونەوەکە دوای ئەنجامی هەڵبژاردنە کۆبوونەوەیەکە بۆ باشکردنی پەیوەندیەکانی نێوانمانە بەڵام
مەسلەی باشتر وایە کورد بەگشتی بە هاوبەشی بە یەکڕیزی کار لەسەر دانانی سەر و کۆمار یاخود هەر بابەتێکی تر بکات. خۆ ئێمە لە ڕابردووش وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ماوەی ڕابردوو ئەتوانم برم کە جەنابی مام جەلال سەر و کۆمار بەدوا بە دوای دکتۆر فواد و ئێستا کاک بەرهەمیشە ئەوەی کە بۆتە عرفێک سەرۆک کۆمار بۆ کووردە لە ناوی نیشتیاندا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئەو قسەیە کە دەڵێن بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە جەنابی مام جەلال هەمیشە چەتری کۆکەرەوەی هەموو لایەنە سیاسیەکانیشی ئەو سون نەبووە. ئیستاش زوربەی زۆری شیعەکان هەمیشە لەگەڵ ئەوەن سەر و کۆمار بۆ کورد بێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بێ. ئێمە لە ڕابردوو لە دەورەی 2010 کێشە و گیر و گرفتێک دروست بوو، تەنسیق و هەماهەنگیەک نەبوو، ئەوە کارێکی باش نەبوو، بەڵام ئێمە لەگەڵ ئەوەین هەموو لایەنە سیاسیەکان هەموو بەیەکەوە هەمومان بەیەکەوە هەنگاو بنین بۆ وەرگرتنی ئەو پۆستانێک کە گرنگە لە نێوانماندا بۆ ئەوەی کاری لەسەر بکەین. سەبارەت بە مەسەلەی پارێزگاری کردن پێش ئەوەی بچێت سەر پارێزگای کەرکووک کاک ڕزگار پرسیارێکی دڵخوازی لە ئەنگرانی یەکێتی لە بەڕێزت بکەم کە ئێوە ڕازی دەبن بەوە یاخۆ قبوڵی دەکەن کە هێزێکی تر بۆ نە پارتی دموکراتی کوردستان کاندیدی سەرۆکایەتی کۆمار بۆ ئێوە دیاری بکە وەکەوەی هەندێک لە دوانی سزازیە بۆ نیگەرانی زۆری لای جەماوەری ئێوە لێکەوتوتەوە. ئێمە خۆمان زۆر تەمەنا دەکەین هەموو لایەنە سیاسیەکان لەگەڵمان کۆک بن بۆ دیاریکردنی سەر و کۆمار، چونکە ئەوە ئەبێتە هۆی ئەوەی یەکڕیزی و تەبایی هەموو لایەک خۆشحاڵ دەبین کە هەموو لایەنەکان بە یەکەوە ڕازی چۆن دەڵێ لەگەڵمان بن، پشتیوانمان بن، چونکە بنەتیجە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە سەر و کۆمار دیاری بکرێت ئەبێت کوردیش و لایەنە سیاسیەکانی تریش و سوننەش و شیعەش لەگەڵمان هاوکارمان بن بۆ سەرخستنی سەر و کۆماری عێراق و دانانی ئەو پۆستە. ئێمە تەمەنا دەکەین هەموو لایەنە سیاسیەکان هاوکار و پشتیوانی یەک بین بۆ ئەوەی سەر و کۆمار دابنین، بەڵام ئەوە نییە لایەنێکی سیاسی بڵێ من پۆستەکانت بۆ دیاری دەکەم. ئەو قبول نەلایەوە بە هیچ شێوەیەک ناکرێت. یعنی ئیستا هەروەکو چۆن ئێمە ناتوانین لە ڕابردوو جەنابی دکتۆر فواد حوسێن ئیستا وەزیری دەرەوەی عێراق کە پارتی دیموکراتی کوردستان خۆی دیاری کردووە بە هەمان شێوەش ناکرێت پۆستمە کاندیدمان بۆ دیاریکات، بەڵام ئەتواندرێ مەسەرەن ئێمە تەنسیق و هەماهەنگی و لێک تێگەیشتن لە نێوانمان هەبێت. باشترین شت ئەمەیە ئەکرێ هەمومان بەڕاوێش لەسەر ئەوە ڕێک بکەوین. دەربارەی پارێزگاری کەرکووک ئێمە سەبارەت بە پارێزگاری کەرکووک من نایزانم قسەیەکی لەو بابەتە هەیە کە بڵێن برادەرانی پارتی دیموکراتی کوردستان داوایان کردووە بڕواژ ناکەم، من چونکە بە ڕسمی بە فەرمی شتیوام گوێ لێ نەبووە. خۆ لە ڕابردوو باس لە لێدوانی کەمال کەرکووچیە کرێ لەگەڵ کاندیدێکی دەرچوو لەوێ. خۆ ئێمە لە پێش ئەم هەڵبژاردنە کە ئەو ساکەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەست بەکار بوو، 13 ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە برادەرانی پارتی دیموکراتی کوردستان بوو. خۆ ئەیانتوانی لە یەک کۆبوونەوە لە یەک جەلسەی کۆبوونەوە پارێزگارێکی کورد دابنە نەهاتن، ئامادە نەبوون. یعنی ئەوان یەکێک لەو کێشە گیر و گرفتانی کە پارێزگاری کەرکووک ئێستا کەسێکی عەرەبە لە کەرکووک ئیداری کەرکووکی وەرگرتووە کە جێگیری پارێزگارە کەم تەرخەمیەکەی من بەداخۆ دەێنم بۆ برادرانی پارتی دەگەڕێتەوە کە ئەنجومەنی پارێزگاکە نەهاتن کۆبوونەوە بکەن و پارێزگارێکی کورد دابنن. ئێمە ساکە ڕازی بووین ناوەکانیش بە تەنسیق بێلایەن بەلایەن گرنگەوەی کوردێک دامدرێت، خۆیان نەهاتون، خۆیان سەبەبی ئەو حاڵەتە بوون کە ئێمە پارێزگاری کورد دانەنین. ئێستا من پێم وانییە ئەوان خۆیان ڕازی نەبووێتن، تەنانەت کاندیدیشیان بەیەکەوە مشتەرەک دیاریمان کردبێت و یەکێتیش نەبووە بێلایەن بۆ بەڵام بۆ کەرکووک بۆ لە بری ئەوەی کەسێک بێت ئامادەییانتیانە بۆ ئێستا بڕوا ناکەم بێن داوای پارێزگاری کەرکووکە. پێت وایە دەرەنجامی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کاریگەری لەسەر پۆستی پارێزگاری کەرکووکە بێ بۆ دیاریکردنی پۆستی پارێزگار؟ نەخێر، ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە پەرلەمانی عێراق کار دەکرێت لەسەر دوامەزرانی حکوومەت و ئەوانە، بەڵام خۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانیش ڕەنگ بێ لە ماوەیەکی تردا ئەوش ئەنجام درێت. ئەو ساکە کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەنجام درای ڕەنگ بێ یاساکەش گۆڕانکاری پێبێ بەرنامەکانش کۆتایی بێت. ئەو ساکە ئەنجومەنی پارێزگا کە هەڵبژێردا هەر ئەنجومەنی پارێزگار دەتوانێت پارێزگار هەڵبژێرێت. ئەو کاتە بۆ خۆی دەمێنێتەوە، بەڵام ئەو پارێزگاری سازان بۆ بە پەرلەمانتار. خۆ ئێستاش یعنی ئێمە لە ڕابردووش تا پێش هەڵبژاردنەکەش خۆ ئەگە هەماهەنگی و تەنسیق لە نێوانی هەموو لایەنە سیاسیەکان بوو هەبوایە
ئەتوانرا بە یەک دەنجی داوا بکەین پارێزگاری کەرکووک دابدرێت بەڵام هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو ئەو وەفدانی ڕۆشتۆتە بەغدا بەشێکی ئەساسی تەرخان کردووە بۆ کەرکووک و کێشەکانی کەرکووک و پارێزگاری کەرکووک لایەنە سیاسیەکانی تر لەسەرم بابەتە کاریان نەکردووە بەڵام ئێستا لەسەر حاضر داوای هەندێک بابەت دەکەن ئەوە پێم وانە بە تایبەتی لە کەرکووک بەریەکەوتە ینی بەرامبەر یان مقابلەکەیە بۆ نەگەر یەکێتی ئیسرار بکات لەسەرەوەی پۆستی سەر و کۆمار بۆ خۆی بێ مثلەن محافظی کەرکووک بەرامبەر بە پۆستی سەر و کۆمار بشت ئەو بابەتانە ماویەتی جارە ئەنجامی هەڵبژارنی کۆتاییەکە و ژمارەی کاندیدەکان لە هیچ شوێنێک باسکراوە بۆچی ئەمە دزەی پێکراوە یان باسەکرێت بە تایبەتی پارتیەوە من بە فەرمی خۆم هیچ شتێکی ڕسمی ئەوانم گوێ لێنە بۆ ئەوشی کە باسم کرد لە ڕابردووش دەتوانرا پارێزگار دابدرێ بەڵام ئەوەی کە ئیستا هەیە طبعاً دانانی سەرۆک کۆمار لە بەغدا حتا سەرۆک وەزیرانیش پێویستی بە ڕەزامەندی هەموو لایەنەکان هەیە تەنانەت ئیقلیمی و نێودەوڵەتیش ئیقلیمی و نێودەوڵەتیش بەڵام دانانی سەرۆک کۆماری عێراق پێویستی بە ڕەزامەندی سەدر هەیە سەدرەکان هەیە بە مالیکی هەیە بە فەتح بە بەدر بە برادرانی سونەکان بە هەمویان هەیە پێمان وانە بێ ئێمە کاندیدێکمان کە دیاری کرد یان هەر لایەنێککە بێەوە کاندیدێک دیاریکە ئەمە تەواو لە پەرلەمان ڕۆیشتووە ئێمە هەمومان من لە پێڕابردووش باسم کرد باشتر وایە کورد بەیەکەوە بە یەک دەنجی هەموو لایەنە سیاسیەکان هەمومان بەیەکەوە ئەو کاندیدەی کە دیاری دەکرێت پاڵپشتی و پشتیوانی بکەین بۆ ئەوەی لایەنەکانی تریش لەگەڵمان هاوکار و پشتیوان بن بە هەمان شێوە خۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش سەرۆکی پەرلەمانیش ئەوانش لە لایەنە سیاسیەکان لە شیعە و لە سوننەیە پێویستی بە ڕەزامەندی کورد هەیە ئێمە باشتر وایە ماڵی خۆمان یەکخەین بە یەک ریزی بە یەنگدەجی کاری لەسەر بکەین باش کاکرزگا بەڕێز یەکێکی لەو ئەندا مەکتەب سیاسیانی کە خەڵکی کەرکووچیت کەرکووک لە ڕۆژی دەنگدان لە هەموو عراقەمە هەبوو بەڵام بەشێک لە بازنەی یەک خەڵکێکی کەمتر هاتە سەر سندوقەکانی دەنگدان ئەمە وای کردکانی دێکی عەرەب دەرچێ ئێوەکو یەکێتی ڕۆڵی گەورەتان هەبووە لە کەرکووک ئێستا 3 کورسیتان هەیە پێشتر 6 کورسیتان هەبووە ئەم نەهاتنی خەڵکو و ئەمانە بۆ چ بێ ئومێدێک دەگەڕێتەوە ئێوە کە هەمیشە داکۆچیتان لە کەرکووک کردووە هەمیشە باسی کەرکووکتان کردووە خەلەلەکان لایەوە معلومە جارێ کە هەر لە کەرکووک مەسەلەی بەڵام ڕەنگە کەرکووک بەشداریکردنی خەڵک بۆ سەر سندوق هەر لە کەرکووک نەبووە لە زۆربەی زۆری بەڵام بۆ کەرکووک جیاوازە بۆ کەرکووک جیاوازە بەڵام لە بەغدادی ژوا بووە لە ڕسافەش لە کەرخیش لە کەربەلاش و لە شوێنەکانی تریش ڕێژەی دەنگدان وەکو پێویست نەبووە ئەوەی کە لە کەرکووک ڕوویدا کێشەیەکی با بڵێم خەلەلێکی فەنی بوو خەلەلێک بوو لەوەی کە جگە لەوەی کە باڵێن خەڵک بەشداری کردووە بەڵام ئێمە ژمارەیەکی زۆر کاندیدمان هەبووە لەوێ ئەو کاندیدانە من ئیسا بەس ژمارەی ئەو کاندیدانی کە دەرنەچوون کۆیکەوە 40,000 دەنگە کاندید هەیە بە 14,000 دەرچووە کێشە و گیر و گرفتی ئێمە لە ڕێخستنی بەرنمەکەی ئەوێ نەبووە کە بتوانرێت بە باشی دەنگەکان تەوزیع بکرێت بەسەر ئەو کاندیدانی ئەگەر لە ڕووی فەنیاتەوە بتانتوانی بابەت منەظەمی ئیش بکەن ئێمە ژمارەی کاندیدمان زۆر بوو لەو بازنەیە دەنگتان باایی چەند کورسی ئەبوو مەسەلەن ئێمە ئەگەر بێت و ئەو با بڵین بە بەرنامە دەنگەکان دابش بکرایە ئێمە لە 4 بۆ 5 کورسیمان مسۆگەر کرد 4 مسۆگەر بوو بۆ پێنجەمینیش بەڵام خەلەلی ئەوەی کە ژمارەیەکی زۆر کاندیدمان هەبوو لەم بازنەیە لەم بینەدا ینی پرسیارێکی ڕاشکا بکەم پەیوەندی بەوە نیە کە کەرکووچەکان نیگەران بن لە یەکێتی یان متمانەیان بەلایانی تر هەبێ کاکە تۆ بڕۆ کۆی دەنگەکانی یەکێتی کۆکەوە ئەوانەی کە دەرچوون و ئەوانەشی کە دەرنەچوون بەشداری کراوە بەشداری کاریگەر کراوە ڕاستە کێشە هەیە گرفت هەیە خەڵک توو ڕەبوون هەیە ناڕازی بوون هەیە ئەوەی کە لە کەرکووک هەیە لە مووسڵیش هەیە لە هەولێریش هەیە لە دوهۆکیش هەیە لە سلێمانیش هەیە بەڵام من ئوسلوبی دابشکردنی دەنگەکان یەک دوو زۆری کاندیدەکان لەم بازنەیە کاریگەری خۆی کرد خۆی ئەوانیش ئێستا تۆ تەماشای کرد لە بازنەی دوو کە عەرەب لەوێ عەرەب زیاترە تورکمان زیاترە عەرەبیش زیاترە لەوێ لە بازنەی دووش عەرەب کورسی نێناوە لە بازنەی دووی کەرکووک
واتە خەلەلەکە لە چۆنیەتی دابشکردنی دەنگەکانە و زۆری کاندیدەکانە من بەداخەوە دەێرم بەشێک لە کاندیدەکان کە لە پێشوو یەکێتی بوون خۆیان کاندید کردبوو ڕەنگ بێ پۆستی یەکێتیشیان لابوو بێت بەڵام هاتن خۆیان کاندید کرد و ژمارەی زۆری دەنگی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوپەیمانی کوردستانیان سووتان چونکە بەڕاستی لە هەر طبیعەتی ئەو یاسایە وایە تا چەند کاندید تۆ لە بازنەیەکی زۆرینەی کووردە من ڕقمێکت پێ دەڵێمەوە ڕقەمە زۆر دەقیقیشە لە بازنەی یەکی کەرکووک ژمارەی دەنگی کورد ئەوانەی کە هێناویانە لە 2014 لە 270,000 دەنگی هێناوە لەم بازنەیە کورد کە ئەگەر ئێستا ئەم 270 طبعاً بە دەنگی پارتی دیموکراتی کوردستان و لایەنەکانی کەشەوە تەنها دەنگی یەکێتی لەم بازنەیە تقریبا لە 149,000 دەنگە بە دەرچوو دەرنەچوە ئەو دەنگانی لە ڕابردوو لە 2014 هێناوە دەنگی عەرەب لەوێ 15,000 بووە دەنگی تورکمان 10,000 بوو بە مقارنە لەگەڵ ئەو دەنگانەی ئێمە هەرگیز ناگەنە کورسیەک بهێنن بەڵام ئێمە ئەسبابەکەی ئێمە ئەوەی کە جەنابەت باست کرد یەکێکیان ڕاستە عزوف هەبووە ینی کە خەڵک کەمتر بەشداری کردووە دوو ژمارەی کاندیدی کورد زۆر بووە لەم ساحەیە لەم بازنەیە زۆر بووە هەروەکو چۆن لە بازنەی دووش کاندیدی عەرەب و ئەوانە زۆر بوون ئەوە وای کردووە کە لەوێ عەرەب دەرنەچێت لەوەی ئێمەش کوردێک دەرنەچێ ئەو کاندیدێکی عەرەب دەربچێت ئەمەیان یعنی دەتوانم بڵێم خەلەلەکە بەشێکی لە خۆمانە و بەشێکیشی مشارەکەی تۆڵان ئەگەر مشارەکە بکرایە باشتر دەبوو بەڵام ئیستاش دەڵێم ئەو دەنگانەی لەم بازنێ بە فۆیڕۆ درراوە ڕێک بخرایەتەوە بە باشی دەنگی دوو کورسی بوو ئێمە بەدەستمان دێن چی لایەکێتی دروست کرد وەکو یەکێتی چی ئەم بابەتە چی لایەکێتی دروست کرد و کە چۆن بتوانێت خۆی ڕێخاتەوە باشتر لە کەرکووک کورتتر ڕێخاتەوە لە کەرکووک بتوانێت چونکە ئێوە هەمیشە دەڵێن کەرکووچیەکان و یەکێتی دوانەیەکی لێکدانە بڕاون بەڵام ئێستا ئەو ماوەیە بۆیە من بەڕاستی و پرسیارانەی جەماوەرەکەتانە بە هەندێک لێدوانی ئیستفزازی خەڵکێکی زۆرتان نیگەرانە مەسەلەن تەنانەت بە ئێمە ئەعلامیش دەڵێ بۆچی ئەعلامی ئێمە قسەیەک لەسەر با برادرانی ئێمە قسەیەک لەسەرەوە ناکەن خۆڕێخستنەوەی ئێوە لە چ ئاستێک دەبێت پێتان وایە ئەو دوانەیە لێکدا بڕاون ئەزانین چۆنە ئێمە بێت لە دوای کۆتایی هێشتا ئەنجامەکان کۆتایی نهاتووە هێشتا ئەنجامەکان ماویانە وەکو باسم کرد لەنگ بێت لە هەندێک لە زۆر شوێن گۆڕانکاری بکرێت بەهۆی ئەو تەعونانێکی هەیە بەڵام لە بەدوای ئەوەی کە ئێمە لە هەڵبژارنەکان تەواو بوو ئەنجامەکان ڕۆشتن ئێمە دەبێت چۆن دەڵێ چەند ڕۆژێک تەرخان بکەین نەک هەر بۆ کەرکووک بۆ هەموو سنوور و دەڤەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە دوواداچوونێکی خۆمان بکەین وردەکاریەک بکەین پێداچوونەوەیەک بە ئیش و کارەکانی خۆمان بکەین لە ڕابردوو و لە سەرەتای هەڵمەتی بانگەشە لەسەر هەڵبژاردن لەسەر بازنەکان لەسەر چۆنیەتی کاندیدەکان لەسەر چۆنیەتی ڕێخستن و میحوەرەکاندا هەموو ئەو بەرنامانە ئێمە زۆر بە وردی دیراسی یەکەین خاڵە باشەکان لەلایەک دادنین بەڵام هەموو ئەو لایەنە خاڵە لاوازانەی کە هەیە هەموو ئەو کێشە و گیر و گرفتانەی کە هەیە کە بڵین دەستنیشانی یەکەین دەبێ هەوڵ بدەین بۆ چارەسەرکردنی لەگەڵ هەموو ئەوانەش ئێمە ڕەنگ بێت لە کۆمەڵێک سێکتەری تر لە کۆمەڵێک شوێنی تر لە کەمەڵێک ئۆرگانی تر لە بەشێک لە ماڵبەندەکان لە بناو مەکتەبەکان لە هەندێک لە بۆردەکان ئێمە لە هەموو ئەوانە دەبێت دیراسی خۆمان بکەین هەموو خەلەل و کێشە و گیرروگرتەکانی خۆمان دیاری بکەین و هەوڵش بدەین چارەسەری بکەین بە بەرنامە چونکە هەموو حزبێک لە دنیا ڕەنگ بێت بچێتە ناو هەڵبژارنەوە لە هەڵبژارنەکان سەرکەوتن بەدەستبێنێ یاخود لە ئاستێک بێتە خوارەوە یان پێش بکەوێ ئەگەر سەرکەوتنی باشیش بەدەستبێنێ هەر دەبێ بگەڕێتەوە دراسی وەزئی خۆی بکات بە دوواداچوونی خۆی بکات بزانێ ئەو خاڵانە چی بوون ئەو سەرکەوتنی پێ بەدەستێنە ئەگەر ئێمە لە ئاستێکی مام ناوەڕاست بین دەبێت لەم حاڵەتەش هەر بەرنامەی لەسەردا بنین یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەڵبژاردننی 2010 کورسی هێناوە ئێستا ئەوەی کە ئیعلان کراوە 16 ئێستا کۆمەڵی تەعونی کەشەیە مای خۆشحاڵیە بۆ یەکەمین جارە ئێمە توانیمانە لە فرەبازنەی لە شاری خورماتی خۆشەویست کاندیدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوێ کە ئەمە دەستکەوتێکی زۆر گەورەیە
بە دەنگی خۆی بە مافی خۆی بە هەڵمەت و پشتیوانی خەڵکەکەی خورمات و بە دڵسۆزیان کاندودێک لەوێ سەرکەوتووە. ئێمە لە هەندێک ئەبێ دراسی هەموو ئەو شوێنانە بکەین ئێمە لەکوێ پاشەکشەمان کردووە لەکوێ پێشکەوتوین لەکوێ وەستاوین دەبێت دیراسی هەموو دەڤەر و بازنەکان کە نیمە لە سلێمانی لە ڕابردوو 8 کورسیمان هەیە ساش 8ەکەمان هەیە لە خانقین کورسێکمان هێناوە ئێستا کورسێکمان هێناوەتەوە لە خورماتونەتان بۆی ساحت لە یعنی ئێمە بە دڵنیایە پێتان دەڵێم لە ناوێچێتی خەڵکی باش شارەزا هەوڵ دەدەین دراسی هەموو دەڤەرەکان هەموو بازنەکان هەموو سنوورەکان بکەین بۆ ئەوەی بتوانین ئەوەی کە هەڵە کراوە چارەسەری کەین ئەوەی کە باش بووە باشتری کەین هەموو ئۆرگانەکانی خۆشمان جگە لەوەش ئێستا جگە لە خورمات و ئێستا لە هەڵەب جەژ نوێنەری خۆت هەیە لە گەرمیانیش هەتا لە ئاکرێ و بەردەڕەش و بادینان هەمانە لە ڕابردوو لێوێش کورسیمان بەدەستنێ نابوو ئەوانە ئێمە دراسی هەموو منتیقاکان دەکەین هەموو ئەو مەڵبەندانە دەکەین هەمووی بەیەکەوە بۆ جارێکی تر بەرنامەیەکی پاشتر و تۆکمە کاکرزگار لەسەر مەسلەی دەشتی نینەوە بۆ تایبەتیش لە منتیقەی شنگال و دەوروبەری حزبەکەی بەڕێزت مەسەلەن مەڵبەندێکتان هەیە لەوێ بەڵام پارتی هیچ تەنانەت ڕێگان نەدا بۆ بانکە شش بڕۆنەوێ ینی بۆچی کاندیدێکی ئێوە دەرناچێ مە پرسیارێکی زۆری تەنانەت یەکێتیەکانی دەڤەری شنگالیشە ئێمە لەو سنوورە ئێستا لەوەی کە هەیە لە مووسڵ تاعن هەیە لەوێ تاعن هەیە کاندیدێک ئێستا کاندیدێک دەرچووە دووەمیش دەرچوو بەڵام هەندێک خەلەل و چێش و جیرروگرفت دروستکراوە سە تاعنی کردووە لەسەر ئەنجامەکانی لەو شوێنانەی کە هەیە کۆمسیۆن کۆمەڵە ڕێکاری داناوە کە لایەنێک یاخود هێزێکی سیاسی ڕێگە بگرێت ئەم حیزب سیاسیە بۆی هەیە لە مەکتەبی شکاتی لەسەر تۆمار کات و تا ئاستی ئەوەی سزاش دەدرێت و ئەوانە بانگەشەی کراوە لەوێ چونکە بەڵام ڕنگ بێت لەوێ ساحەی ئەو منتیقەیە بەشێکی بەو شوێنانی کە هەیە لە وەکو شارەکانی تر لە کۆنتترۆلی ئێمە نییە ئەگەر نام بەو شێوەیە و بۆ ڕووکەشی ئەوە نەبووە ڕێگە نەدرابێت و ئەوانە ڕاستە کێشە و گیر و گرفت دەبێت لە هەڵبژاردن من دەتوانم بدەم ئەم هەڵبژاردنە لە ڕووی مەسەلەی شەقام و شەڕەپەڕ و ئەوانە هەڵبژاردنێکی ئارام بووە ئێمە خۆ ئێمە لە دووهۆکش کاندیدمان هەبووە دەرچووە خۆ لە هەولێری شەمان بووە دەرچووە کە سەرڕای سەرنج و ملاحەزە و تێبینیەکانیشمان لە هەندێک کێشەکە لەو مۆزوعانێکە هەیە باشە بەمە سەر بەرنامە گشتێکە یەکێتی نیشتیمانی کوردستان ینی لەو نقطە قووەتەیە کە لە دوای ئەلانی کۆتایی نەتیجەکە دەست پێشخەری بکە بۆ کۆکردنەوەی هێزولانە سیاسەکان بۆ بەرنمەیەکی هاوبەش بۆ بەغدا یان چاوەڕێی لایەنی ترە ینی خۆتان باوی ئەوە بەبراوە ئەزانن براوە چی لە ئیست لە کوردستانی و چی لە عێراقیش بە ژمارەی کورسی نییە یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی کاریگەرە و باگراوندێکی زۆر باشیشی ئەزان چوارەم و پێنجەمی عراقیشن ئاستی عراق و باگراوندێکی باشیشی هەیە و لە ناو وەسەتی سیاسی عێراق لە ناو لایەنە سیاسیەکانی عێراقیش بەهۆی ئەم هەموو با بڵێن دەستکەوتەی کە سەرۆک مامجەلال بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانی لەوێ دروست کردووە ئەو پەیوەندیانی کە هەیە هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکە گوێی لێ دەگیرێت یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێت هەموو لایەنە سیاسیەکان کۆکاتەوە ئەتوانێت لە هەرێمی کوردستانیش لایەنە سیاسیەکان کۆکاتەوە و ئەتوانێت لە عێراقیش لایەنە سیاسیەکانی تر کۆکاتەوە بۆ ئەوەی هەمووی بە یەک ریزی بە یەکەوە بین چی لە شیعەکان و چی لە سوننەکانیش چونکە یەکێتی هێزەکە متمانەی خۆی هەیە هەمیشە لە پەیوەندیەکانی لە هەموو ئەو بەرنامانەی کە هەیە بووە چی لە بەغداد و چی لە هەرێمی کوردستانیش ڕاستگۆ بووە بۆیە ئەتوانێت زۆر بە باشی ئەنجامی بێت بەرنامەتانە بە یان بەرنامە قبوڵەکەن بەرنامەتانە بێ بۆ دانوستان و بۆ ڕۆ بەغدایە خودت بەرنامەی هێزی تر قبوڵەکەن مەسەن ئەبێ ئێمە هەمووان نەبێ بەرنامەمان هەبێت هیچ هێزی سیاسی ناتوانێت بەشداری بکات بۆی پرۆژەیەکی حاضر کراوی نەبێت بەڵام ئەتوانرێت یەک بخرێت هەمووی باشە ئێستا کاگرزگار مەسەلەن بۆ برە دوو بەرە هەیە سەدر و مالیکی کورد کامیان لە بەرژەوەندێتی و کاتێک بڕیاردا کورد باش جارێ ئەو بابەتە ماوێتی بە ئەنجامەکان دەربچێت ئێمە وساکە
وەکوی چ نیشتمانی کوردستان بڕیاری لەسەر بدەین. ینی ئەو وەختە ڕوونترە بیان چاوەڕێ و یەکلاکردنەوەی ململانی کاکرێ ئێمە بێ وەکو کورد هەمومان بێکەوە یەک ریز بین ئەو ساکە بەدڵنیایی شەوەشی عەش نایەن بە دووبارە لەگەڵماندا بنیشن ئەوانش ناوخۆیان ناوماڵی خۆیان ڕێک دەخەنەوە. ینی ئەو وەختە بە شێوە دروست دەبێت. بەڵێ پێت وایە کورد لە ئاخیرە ئەگەر یارێکە بە جۆرێک چڕ بووە وەکوی بەرەی مالێکی و بەرەی سەدر کورد دابش بێت کورد ناتوانێت نە کورد نەسوون نە ناتوانن لەو وەضع سیاسی دە و دۆخی ئێستا لە عێراقیە دابش بێت ناتوان بەدوای بەشێک لەخێر باش کاتە بێ کاریگەری لەسەر هەرێمی کوردستان و لەسەر قەوارەکەشمان دەبێت ئەگەر ئێمە خوانەخواستە لێرە یەک ریز نەبین و هەوڵش بدەین لەگە بەشێک لایەنێکی سیاسی بەتەنها ڕێکەوێت بینە سەر ئەو ململانەیە کە ئێستا هەیە بەیانیش قسەیەکەیە کە کۆبنەوەیەک لە ماڵی بەڕێزمالێکی هەیە کورد و سونەش بەشدارن زانشتی لەو بابەتە هەیە باز لە کۆبنەوەیکی لەو بابەتە دەکرێت بەڵام هێشتا ئەنجامەکەی بۆیان بۆ سبەینێ نییە نایزانم بەڵام هێشتا کە ماوێتی ئەوە زۆر باش کاکزگار ینی پێت وایە 2000 مەسەلەن ململانێکە بۆنێکی ئیقلیمیشی لێ دێ مەسەلەن ئەو بەریەکەوتنەی بەڕێزمالێکی و بەڕێز سەدر پێت وایە 2000 چۆنچۆنی یەکلا دەبێتەوە عراق ناخاتە مەترسیەکانی ئەوان یعنی ئەوان ئیستا خۆشیان لە هەوڵی پەیوەندیکردن و لێک تێگەیشتن و دانیشتن بە یەکەوە چارەسەرکردنی ئەو دۆخەن لەم عێراقی کە ئیستا ئێمە تێدەژین دەسەڵات و حکوم لە لای شیعەیە شیعەوا بە ئاسانی خۆی داخلی کێشەیەکی گەورە نابێت کە خۆیان دوو بەش بکەن پارچە بکەن هەوڵەکانیان بۆ ئەوەیە ئەوانیش ئیستا لایەنیان لە بینە بۆ ئەوی خۆیان کۆکەنەوە یەک ریز بن بەیەکەوە ڕێک بکەون نەبووە کورد نەبوو سونەش باش نییە لەم مەرحەلەی ئیستا ئێمە هەوڵ بدەین لەگەڵ لایەنێک کۆک بین لەگەڵ لایەنێک ناکۆک بین گرنگە خۆمان جارێ یەک ریز بین هەمومان بەیەکەوە کۆک بین ئەو ساکە دەتوانین لە بەغدا شیعە دەتوانێت ئەو یەک ریزیە دروستکات یاخود دیسان ئەو پێکێنانی حکوومەتە توڵ دەکێشێ ڕنگ بێ دروست دامەزرانی حکوومەتەکە درێژ بچێشێ بەڵام شیعە بە وریاییەوە مەعامەلە دەکات هەڵسو کەوتش دەکات پێشموانیەوە بە ئاسانی ئەوان کێشە و گیر و گرفت چونکە هەر هەڵەیەک لەو دۆخی ئیستای عێراق لە دوای و هەڵبژاردنە ڕنگ بێ کاریگەری زۆر گەورەی لەسەریان هەبێت بارودۆخی عێراق لە ڕووی ئەمنیشەوە خراپ بێت بۆیە ئەوان وا بە ئاسانی دەستبەرداری ئەو دەسەڵاتی کە چەندین ساڵە بەدەستیانەوەی سا بەدەستیانەوەیە لەسەر هەڵبژاردنێک یاخود چەند کورسیەک لە خۆیانی تێک بدە باز لەوە دەکرا کە بە تایبەتی لە ڕۆژانی ڕەتکردنەوەی نەتیجەکان لەلایەن فەتح و بەخێر مباشر مالێکی و ئەوانەی تر کە شەڕێکی ناوخۆی شیع دروست دەبێ و دۆخی عێراق بەرەو ئاڵۆزی دەڕوانی ئەم قسە و باسە هەمووی هەیە ڕەنگە لای کاسبکاران لای بازرگانان لای بینەر ئەمانە پرسیاری جدین ئەنی پێت وایە دۆخەکە بەرەو ئەو ئیتیجاها بڕوا ئێستا هەموو لایەنەکان لە کۆبنەوەی بەردەوامن لە هەوڵی چارەسەرکردنی کێشەکانن من پێم وا بەیەکەوە ڕێک بکەون ئەوەیکی ئیستاش هەیە فشارێکە بۆ سەر فشارێکە هەم بۆ سەر کۆمسیۆن و هەم بۆ سەر شوێنێک بۆ ئەوەی ئەو تۆن و ئەوانەی هەیە کە خێرا و پەلە بکرێ و وردەکاریەکانی جێبەجێ بکرێت و ئەوانە ئەگەر نا ژمارەی کورسیەکانی نێوانی مالیکی و فەتح و ئەوانە لەگەڵ هەندێک هین ئەوەندە جیاوازێکی ئەوەندەیان نییە یعنی نە بە 73 کورسیەکەی سەدر حکومەت دادەمەزرێت نە بەو 50 کەسرەی ئەوانش ئێستا بەس لە جەماعەتی تیشرینیەکان 30 کەس سەرکەوتووە ئەوانەی کە لە ساحەی تەحریر و لە شوێنەکان و خۆپیشاندەرەکانی تشرینیەکان 30 کەسیان سەرکەوتووە تشکیلی ئەو حکومەتە پێویستی بە هەموو لایەنەکان هەیە هیچ لایەنێک لە ئەم دووربەرەی کە هەیە ناتوان حکوومەت دابمەزرێنن بەبێ لایەنەکان وەکەوەی پێشتر سەدر دیعای بۆ دەکرد کە حکوومەتی زۆری نەبێ و ئاسایی هەندێک لایەن معارەزە بن ینی ئەو دروست نابێت پێت وایە لە عێراقی لەم خۆناغی ئێستادا عێراق بێ بە شێوەیەکی تەوافقی بڕواتە ڕێوە نەک ئەگەر لایەنێک ئۆپۆزیسیۆن بێ و لایەنێک لە دەرەوە بێ ناکرێ ئێستا تو سونە لە عێراقی هەمالکەی ناکرێ کورد لە عێراقی هەمالکەی و ناشکرێ مەسەلەن لایەنێکی تری گەورەی شیعی ئیهمالکەی باشترین چارەسەر تەوافقە بە یەکەوە کارکردنە بە تەوافق لە نێوان هەموو پێکاتەکانی عێراق و ئەگەر تەوافقیش نەبێت هەموو ئەو پێکاتەنی کە هەیە بتەوە کوتلەی ئەکبەر دروستکات ئەوەی لە پێشووستا باسی دەکەم نە بە فەتح و مالکی بەتەنها نە بە سائیرونیش بەتەنها
نە بە سونەش بەتەنها نە بە کوردیش بەتەنها نە بە تشرینیەکانیش ناتوانن شیرینیەکان بە هیچلایەکە نەکەوتون تا ئێستا لە ناو شیعەیە تشرینیەکان خۆتانزانن ئەنجامی کێشە و ژیر و گرفت و نەبوونی خزمەت گوزاری و بارودۆخی ئەمنی جنوب و ناوەڕاستی عێراق و دانەمەزراندن و ئەوانیش کێشە و ژیر و گرفتیان هەیە و دا بێ بەشکردنیان لە کۆمەڵێک بابەت ئەوانە بە تەسەوری من دێنە ناو پەرلەمان بەڵام بەڕاستی معارەزەیەکی زۆر بەهێز دەبن ئەتوانم بڵێم ئەم پەرلەمان تەبان پێکەوە کۆکن ئەو بە دڵنیاییەوە ئەوانە بە بەرنامە هات لە شیعە و سونی تێدایان زیاتر شیعە و سونەشی تێدایە لە هەموو سنوورەکانی شێ لە پارێزگاکان هەیە ئەوانە لە ڕابردوو لە تەحریر و لەگەڵ پارێزگاکانی کەش کە بەرنامەی خۆپیشاندان و شتەکانی هەنەبوو هەموویان وەکو چۆن دەڵێ تۆڕێک بەیەکەوەی بێکی خۆیان بەستاوەتەوە ئێستا پاڵپشتی یەکیشیان کردووە و دەریش چوون ڕۆڵیشیان دەبێت لە دروستکردنی حکوومەت و ڕۆڵیشیان دەبێت لە ناو پەرلەمان و ئەتوانم بڵێم زۆر ئەکتیڤیش دەبن چکە بەشێکی ئەوانە هەموو گەنجن. کاگرزگار باسێکی تر هەیە تا شەرق ئەوسەتیش نووسێتی دەڵێ پێکاتی سەرۆکایەتی و خۆی ئەگەری زۆرەوە خۆی بمێنێتەوە مەسەرەن سەرۆک کۆمار دکتۆر بەرهەم بێت و سەرۆک وەزیران کازمی بەڕێز کازمی و سەرۆک پەرلەمان حەلبوسی بێ ئەمە ئەگەرە کراوەیە مەسەرەن خۆتانزان لە تشکیلەی حکوومەت کە ئەوەی کە ئێستا هەیە کە هەڵبژاردن دەکرێت بۆ گۆڕانکاریە لە هەموو پۆستەکان وانە من ئەوەی کە ئاگدارم تەنها ئەوەیە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کاندید تەمان پۆستی سەرۆک کۆمار گوتومانە بۆ یەکێتیە لە ناوێکێتیش ئێمە کاندیدەکەمان دکتۆر بەرهەمە ئەوە ینی ئەوە بەنسبەتی ئێمەوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە بڕاوەتەوە و هەواڵ کاک بافڵیش قسەی لەسەر بابەتە کردو و ئەوە ڕای یەکێتی نیشتیمانی کوردستان ئاوایە بەڵام ناتوانم من ئێستاکە زمانەتی ئەوە بکەم یاخود شەرق ئەوسەد یان پێشبینیەکی کردو بڵێ فلان کەس دەمێنێتەوە یان نامێنێتەوە ئەوە ئەکەوێتە سەر ڕێکەوتنی سیاسیەکانی کە هەیە لە نێوان هەموو قوارە سیاسیەکان ئەوانەی کە بەشداری دەکەن لە تشکیلی ئەم حکوومەتە جارە یەکەم جار لەسەر سەرۆکی پەرلەمان دەبێت کورد و سونە و شیعە ڕێکەون کێ بێت دوای سەرۆکی پەرلەمان دەبێت سەر ناوی سەرۆک کۆمار دیاری بکرێت لە دوای ئەوەش سەرۆک کۆمار دەتوانێت بە گوێگرتن بە پێک با بڵێن بە ڕێکەوتنی هەموو لایەنەکان سەرۆکی وەزیران دیاری بکرێت. دۆخی سونەت چۆنە بینی تا چەند مەسەن ئەو لایەنانە بەهێز دەرچوون لە ناو ئەنجومەی نوێنەران کە کێشە بۆ کورد دروستکەن بە تایبەتی لە چوارچەوەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی داری هەرێم سونەش ئێستا کە تقریبا بوونەتە دوو بەشە دەتوانم بڵێم لە ناو بەشێکیشانی شەندێک کێشە و گیرکردوای خۆی هەیە هەموو وەکین لە ناو خەمیس خەزەریا حەلبوسی ئێستا حەلبوسیتە مەسەلەی حەلبوسیەوە تەقەدم و ئەمیش ئەوە عەزم و ئەوانن ئەو ژمارە کورسی هێنا ئەویش هێناوێتی ئەویش ئەوانیش بە هەمان شێوە لە نێوان خۆیان دەتوانم بڵێم لێک تێگەیشتێکی ئەو تۆ نیە جارێ لە خەریکی ئەوەن لە هەوڵی ئەوانش دەبێت وەکو چۆن ئێمە هەوڵ بدەین هەمومان بەیەکەوە کاندیدێکمان سەر بخەین بۆ پۆستێکی گرنگ ئەوانش هەوڵ دەدەن کاندیدێکی خۆیان دیاریکەن نەبێ ئەوانش ئێستاکە لە هەوڵی ئەو بن تەنسیق و بەیەکەوە دانیشتن و تەوافق بکەن بۆ ئەوەی ڕێک بکەون ئەوانش کەسێکی خۆیان دیاری بکەن بۆ سەرۆکی پەرلەمانی لە تەقەدوم و لە عەزم هیچ لایەنێکیان هەیە مەسەلەن دژی زۆر دژی کورد بیان پەرلەمانتاریان هەبێ استفزازی کورد بکات یا مشکلە بۆ کورد دروست کا بە تایبەتی لە کەرکووک زانتۆنە ئێمە مەسەری دژایەتی و دوژمن لەو قۆناغی ئێستا دەتوانم بڵێم وەکو ئەوە نییە بەڵام هەوڵدان هەموو لایەنێکی سیاسی ئێستا عەرەبێک کە لە کەرکووک کاندیدە نوێنەرایەتی عەرەب دەکات نوێنەرایەتی کورد ناکات هەوڵەکانی بۆ ئەوەیە زیاتر شت بۆ میلەتەکەی وەسەن هەندێک ئەقڵێتی شۆڤێنی هەیەە هاتۆ ئەکیید خەڵکی تیا هەیە خەڵکی شۆڤێنیە خراپ بیر دەکاتەوە بەرنامەی باش نییە دژی خۆ خەڵکە بووە هیچ پڕینی نەبووە دژی موازنەی کوردستان بووە ئەو خەڵکانە بە تەکیید هەیە بەڵام خەڵکی زۆر باشیش هەیە کە پاڵپشتی و پشتیوانی مافەڕەوەکانی کوردیان کردووە ناتوانین بە مطلقی برین هەمووی بەڵام بە تەکیید خەڵکی لە بابەتە هەیە بەڵێ دوا سەرنجی بەڕێز کاک ڕزگار وەڵام من سەبارەتەوە پەیامێکم بۆ هەموو هەواڵانم لە هەموو ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە لەم هەڵبژاردنەی ئیستادا ڕاستە ئەو ژمارەی کە پێویست بووە بەدەستمان هێناوە بەڵام دەتوانم بڵێم ئەو ژمارە کورسی کە ئێستا کە هێناومانە بە بەراورد لەگەڵ شوێنەکە لایەنەکانی کە ژمارەیەکی زۆر باشە ئەگەر خۆمان مقارنە بکەین لەگەڵ با بڵین یەکێک لە حزبە عێراقیەکان کە ئێستا جەماعەتی فەتحە
نزیکەی 600 هزار بەس حەشتی هەیە ئەنجا تازە گەیشتۆتە 16 کورسی ئێمە 16 کورسیمان هەیە بەڵام کێشەمان نییە کێشەمان هەیە گرفتمان هەبووە هەندێک لە بەرنامەکانمان وەکو پێویست نەبووە بەڵام دڵنیایی بۆ هەموو هەواڵانمان پێداچوونەوەیەکی زۆر باش بە هەموو کێشە کەم و کوڕیەکان لە هەموو ئۆرگانەکان لە هەموو مەکتەبەکان هەوڵەکانمان بۆ ئەوەیە لە بەرنمەیەکی گونجاو چارەسەری هەموو ئەو کێشە و گرفتانە بکەین و لە هەڵبژارنی ئایندەی کە زۆر نزیکە لە هەڵبژارنی کوردستان سەرکەوتنی باشتر بەدەست بێنین بەڵام لە هەموو حاڵەتەکان ئێمە دەبێت پێداچوونەوە و پرۆگرام و بەرنامە و ئاڵوگۆڕێکی ڕیشەیی بکەین لە ناو حیزبەکەی خۆمان. زۆر سپاس بۆ بەڕێز ڕزگار حاجی حەمان دامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. زۆر سپاس کاک ڕزگار. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن بە هیوای ساق و سەلامەتی بۆ هەموو لایەکتان خواتانە.